بێ بەفرینەکان لەکوێ گەیشتنە ڕۆژی حەشر و بەردەمی قاپی قیامەتێ لەکوێ گەیشتنە ئەم دەشتی عەدەبە و بەکام پڵنگی باڵار و بە سواری باری کام فریشتە و پەری گەیشتنە حەوت تەبەقەی ئاسمان و بەردەم عەرشەکەی خودا و چوونە سەرێ عشاماتي عشاماتي لعبدي يزدان لأمتي جنوكو خيري قمراه خلشي كافرستاني عشاماتي عشاماتي فاصليك لجاري ولسباي باكي زكاني تياو بفري قابوريك لقناه كاني أجاري عشاماتي عشاماتي لأهلي دوازخ وللرقزي كالرقلي ناو مجوسي چەند زەلیلە ئەم حەقەی من چەند گوناهە بێگوناهیم چەند ڕسوایە زمانی شاخ چەندە تەباید بن و مەرگ و کەشە و داهات سەگەلی ڕەش یەک لە دوای یەک چۆنەمان خوارد ئای کە تەنیام چەندە تەنیام چەندە لەم وەختەدا لە تۆ تەنهاتر خودایە لتو بێکەستر خودایە تەنها کوردە خۆشەویستان سڵاوتان لێبێ بەیانیتان باش ئەم بەیانیەش لەگەڵ ئێوەیە بەردەوامە بین کە ئەمڕۆ چواردەی چوار کە 36 ساڵ تێپەڕەبێ بەسەر ئەنفال و کۆمەڵکوژی کوردەکانە ئەو کوردە بێتاوانێنەی کە بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ مەبەستێک لەوەی کە بە چەند قۆناغێکی جیاواز هەشت قۆناغی جیاواز لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانە دەستی پێکرد ئێمەش ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە ئەنفال تایبەتەکەین بۆی کە چۆن باسی بیرەوەری یەکەم ئەنفال بکەین و لە هەمان کاتیشا ئەو هەموو ساڵە تێپەڕیوە چەندەیەکە کە تێپەڕیوە بزانین چی کراوە بۆم کەیسا چۆن هەوڵەکان زیاتر چڕکراوەتەوە بۆی کە ڕووفاتەکان زیاتر بێننەوە بۆ نێو زیێدی خۆیان و لە نێو نیشتیمانی خۆیان بە خاچیان بسپێرن چی کراوە بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان چی کراوە بۆی کە لە ڕووی ئەوەی کە ئەم کەیسا بتوانن بە جیهانی بناسێنن ئەم کەیسە لە نێو دادگای نێودەوڵەتیە جارێکی تر بتوانن گفتوگۆی لەسەر بکەن و بتوانن ئەم کۆمەڵکوژیە بە هەموو جیهان بناسێنی من لەگەڵ هاوکارم پەیوەندم ڕوو لەگەڵتانە بەردەوام ببین و هاوکاریشمان ڕۆن لە چەمچەماڵ لەگەڵمانەوە بێکە لەوێژ مەڕاستیمێکی تایبەت بەڕێواچێ بتوانین پرۆگرامیکی تایبەتان پێشکەش بکەین لەوەی کە چەند میوانێکیشمانە بێت کە بتوانین چی کراوە بۆ ئەنفال و چی کراوە بۆ ئەوەی کە زیاترم کەیسە بەزین دوێتی بمێنێتەوە بانی باش پێوە بانی باش سەرکۆ سپاس دەکەم ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت خۆشحاڵین ئەمەش لە پرۆگرامێکی دیکە پرۆگرامێکی تایبەت لەگەڵ ئێوە بەردەوام ئەبین وەکو هاوکارم سەرکۆ ئاماژەی پێکرد چواردەی چوارکە بە ڕۆژی ئەنفال و کۆمەڵکوژی گەلی کورد دادەنرێت ئەو زامەی کە هەمیشە وەکو برینێک لەسەر هەموو گەلی کورد ئەمێنێتەوە لەسەر هەر تاکێکی گەلی کورد ئەمێنێتەوانێ وەک ئەزانین لەوەی کە بە هەشت قۆناغدا ئەنفال تێپەڕیوە لە قۆناغی سێهەمەوە لەوەی کە لە مانگی چوارا بووە بڕیاردراوە لەوەی کە چواردەی چوار وەکو ڕۆژی ئەنفال دابنرێت و لەو ڕۆژەدا یاد بکرێتەوانێ وەکو هاوکاریشم سەرکۆ ئاماژەی پێکرد گرینگە لەوەی کە ئەم کەیسە وەکو هەموو کەیسە جیهانیەکانی دیکە ئەم تراژیدیایی کە بەسەر کووردا هاتووە بتوانرێت مافەکانیان بەدەست بهێنن هەموو ئەو خانەوادانە لەوەی لەو کاتەیە کە
ئەوانەی کە ئێستا قوربانی ئەنفالن ئێستا کە ماوە نەتوانێت بتوانن هەموو ئەوانەی کە هەیە بەدەستی بهێنن بێگومان ئەنفال ئەتوانین بڵین برینێکی ساڕێژ نەبووە کە ئەتوانین ئێمە وەکو هەر کوردێک لە هەر شوێنێک بین بتوانین بە شێوازی لە شوازەکان کاری بۆ بکەین هەوڵی بۆ بین و بتوانین قەرەبووی کەرسوب کاری ئەنفال کراوەکان بکەینەوە ئێمە زیاتر بووی کە ئەمڕۆ زیاتر لەوەی کە چی کراوە بۆ ئەنفال و کەسانەی کە هەوڵێن لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی نووسینی بیرەوەریەکانەوە لە ڕووی ئەوەی کە هەتا ئێستاش زۆربەی ناوچەکان ئەو دایکانی ڕەشپۆشن کە دەرگاکانیان بەکراوە ماوەتەوە و چاوەڕێی مناڵەکان و کوڕ و باوکەکەن زین ئەمانە تا چەند بۆتە ئەوەی کە بتوانین ئێمە لە ڕێگەی نووسەرەکانمانەوە ڕێگەی ئەدیبەکانمانەوە بە شێوازێکی باش بەجیهانی بناسیێنین ئەزین ئەمڕۆ لە چەمچەماڵ بە مەراسیمێکی تایبەت بەڕێوەچێت لە مەراسیمەدا پێکمان وتاری تایبەت ئەبێ بە ئەنفال و هەروەها لە کەلاریش بە هەمان شێوە مەراسیمێک بەڕێوەچێت لە هەڵەبجەش بەڕێوەچێت ئەم مەراسیمە کە تایبەت کراوە بۆ ئەوەی کە بتوانین بە شێوازێکی باش بتوانن کار لەسەر بیرۆرەکاری ئەنفال بکەن بێگومانیش لە چەمچەماڵ لە مۆنومنتەکە بەڕێوەچێت ئێمە هاوکارمان ڕۆن لەوێ بێ کە لەوێش چەندین چالاکی بەڕێوەچێت من لەوەی کە زۆر گرنگ بوو دوو بابەتی زۆر گرنگی تایە لەو چالاکیانی کە بۆ ئەنفال ئامادەکراوە بۆ ئەم ساڵ یەکیشان لەوەی کە پێشانگایە کراوەتەوە ئەو پێشانگایە کە تەواوی وێنەی ئەو کەسوکاری ئەنفال کراوەکان یاخود ئەو وێنانەی کە نەبینراون دومیشان فیلمێکە کام فیلمەش ئەتوانن لەم چەند ڕۆژەیە خو لەم ڕۆیان نمایش بکرێت کە ئەمیش هەندێک لەو زامە قوڵانەیە کە لە هەندێک لەو کەسوکاری ئەنفال کراوەکان ئەتوان لەو فیلمەیە نمایش بکرێت و لەوێش بێگومان ئەمڕۆ ئەتوانین کەسوکاری شەیدان و هەروەها ئەو کەسانی پەیوەند لەلایەنە پەیوەندیدارەکانەوە بەشدارە بن خاڵێکیش زۆر گرنگ بوو کە ئاماژەی پێبەم لەسەر ئەرشی خانمی یەکەمی عێراق خاتوشان نازی برایم محمەد کە ئازانین لە چەند هەفتەی ڕابردووە کە توانی هەوڵێکی باش باد لەوەی کە ڕووفاتی ئەنفالەکان جارێکی تر بگەڕێنێتەوە زیێدی خۆیان ئەوەی کە بینیشمان لە میدیاکانە و لە کورسات نیوزەوە کە سوکاری ئەنفال کراوەکان چەند داواکاری کەیان هەبوو لەوەی کە خانمی عێراق واز لەم کەیسەنێنێ ئەویش دووپاتی کردەوە کە واز لەم کەیسەنێنێت و بەردەوام بێ لەوەی کە زیاتر هەوڵەکانی چڕ بکاتەوە بێگومان ئەمەش بە پشتیوانی سەرۆک کۆماری عێراق کە توانیان ئەم کارە بە ئەنجام بگەن هەم لەوەی کە ئەو نەتیجانەی DNA کە بتوانن بە شێوازێکی باشتر کاری لەسەر بکەن و بشتوانن بە شێوازێکی باشتر جارێکی تر کەمێک لەو زامەی لە دڵی کە سوکاری ئەنفال کراوانەیە ساڕش بێتەوە بەڵام ئەبێ هەموو هەوڵەکان زیاتر چڕ بکرێتەوە اینجا سەرکو ئەمە بەڕاستەخۆ بچینە لای هاوکارمان ڕەوەند لە چەمچەماڵ لە مۆنومنتی چەمچەماڵەوە بۆی بزانین کار و چالاکیەکان ئەمڕۆ کە چواردەی چوارە لەوێ چۆن بەڕێوە ئەچێت ڕەوەن سڵاو لێبێت و بەیانیت باش بانی باش ڕۆند سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرانی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە مۆنومنتی ئەنفالین لە چەمچەماڵ ئەمڕۆ یادی 36مین ساڵ یادی مەرگەسات و جینۆسایدی ئەنفالی گەلی کووردا 36 ساڵ بەسەر دڕندانەترین تاوان تێپەڕە بێت کە دەرحەق بە گەلی کورد کرا لەلایەن ڕژێمی باسی ڕووخاوەوە کە چەند چالاکیەک لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ ئەنجامەدرێت یەکێک لە چالاکیەکان پێشانگایەکە و چەند چالاکیێکی دیکە هەیە و بێگومان تاجەگوڵینە لەلایەن کەسوکاری ئەنفال کراوان و کەسانی دیکە بەرپرسانی حیزبی حکومی تاجەگوڵینەی ڕێزوەفا لەسەر مۆنومنتی ئەنفال دادەنرێت و هەروەها پاژنیوەڕۆ چالاکیێکی دیکە بێت هەر لە چەمچەماڵ کە پانێڵێکە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە چالاکیەکانی سەر لە بەیانی و بە تایبەت پێشانگاکە کراوەتەوە کە چالاکیێکی جیاوازە لە ساڵانی ڕابردوو ئەچمە لای زۆر بەڕێز کاک جەوهەر کە فۆتۆگرافەرە هەروەها کە سوکاری ئەنفال کراوە کاک جەوهەر سڵاوت دەبم کاتەوە بەڵێ دیارە ئێمە لە یادی 36 ساڵەی جینۆسایدکردنی گەلی کووردا بە باشمانزانی بە پێشەنگایەک بەشدار بین دیارە پێشەنگاکەشمان لە ڕێی یەکێتی ژنانی کوردستان سپۆنسەر کراوە ناونیشانی پێشەنگاکەمان لە دوای 36 ساڵ فرمێسکەکان بەردەوامە دیارە ئەم دایکانەی من بەکارمهێناون لە ناوچە جیاوازەکانی کوردستانن و هەرێکی سەر لە خەڵکی گوندێکن و هەرچی سەر لە ئایلەیەکن و لەگەڵ ئەوەشا من هاتووم باسم لەوە کردووە کە ئایا لە خانەوادەکەی شی ئەنفالە ئایا هاوسەرەکەی ئەنفالە نەوەی ئەنفالە یان
مناڵی ئەنفالە دارە دایکان من ئەوەی کە لەگەڵیانە دواومیان ئەوەی تر دوای ئەوەی کە فۆتۆم گرتوون پرسیارم لێ کردوون بەداخەوە یعنی چۆن ئەڵێ چونکە بە زۆری فرمێسک لە چاویان بۆ یان بەردەوام بە تامەزرۆی کە سوکارەکانەوەنەوە بوونا زۆربیان نەشتەرگەری چایان بۆ کراوە ینی ئەوە هاتنە خوارەوەی زۆری فرمێسک وای لێ کردوون زۆربەی کە سوکاری ئەنفال کراون بە تایبەتی ئەوانەی کە لە کاتی جینۆسایدکردی گەلی کووردا و شاڵاوی بەناو ئەنفال تەمەنیان لە سەر و 50 ساڵ یان ئەوە تا ئێستا تەمەنیان هەیە تووشی لە دەستدانی چاو بوونا یعنی بەڕاستی چیرۆکی زۆر کاریگەریتیایە یەک لەوانە پورەتەمینمانەیە خەڵکی گوندی قەیتولە زیاتر لە 20 کەس لە خانەوادەکەی ئەنفالە هەر کات من سوتفەی ئەو دایکەم کردبێ بەبێ فرمێسک من نەمدینیوە یعنی نازانم هۆکارەکەی چییە کە بەم شێوەیە هەوڵ بۆ ساڕێژبوونی نادرێ بەڕاستی من داوا لەلایەنی بەرپرسەکەمدایە لەلایەنی چۆن ئەڵێ وەک ئەوەی کە هەوڵێکی جددی نیە بۆ ئەوەی هەوڵ بدرێ بۆ ساڕێژبوونی ئەم فرمێسکانە چونکە بەڕاستی ئەمان تامەزرۆی ئەوەن گۆڕی ئەزیزانیان لە بیابانەکانی ئەلعار بۆ بگەڕێتەوە بەڕاستی تا ئێستا بۆ ئاوەتەوە زۆربیان سەریان ناوەوە هەندێکیان لە ژیانە نەماون ینی بەڕاستی کەیسی ئەنفال وای لێ خەریکە شاید حاڵە کاریگەرەکان لە ژیاندا نامینن بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیە کە تا ئێستا ئەم بەڕێزانە چۆن ئەڵی بە کەسەکانی خۆیان 35 ساڵ پێشسا دابڕان و لە کەسوکاریان تیانە لە هاوسەری تیانە لە نەوەکەی تیانە لە برای لە خوشکی لە عیلەکەی دابراوە تا ئێستا نەکراوە بۆ ئەوەی کارێ بکرێت تەنانەت بە مردوویش بە یەکتری شاردنەوە بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیە لەلایەن کەسوکاری ئەنفالکراوانەوە ئەمانش لە ئەم کارە کە بەکرێ بڵین ئەم چالاکی ئەم ساڵ بۆ یادکردنەوەی تاوانێکی ئاوا گەورە کە دەرهاق بەگەلی کوردکراوە ئەم چالاکیە جیاوازە ساڵانی ڕابردوو جیاوازی ئەم جیاوازیە بۆەوە ئەمانسان لەمە چی بوو دیارە من کاتێک لە ناو دیکۆمنتکردنی یان ئەو وێرانەی کە لە کەیسی ئەنفالە هەمن کاتێک سەیری وێنەکانم دەکرد خۆم سەیرم کرد زۆربەی ئەم دایکانە فرمێسک بەچارن یان بڵێم زۆرترینیان ئیتر وای لە من کرد ینی هاتم دروشمێکم بەکارێنا کە بڵێم لە دوای 36 ساڵ فرمێسکەکان بەردەوامن ئیتر ئەمەش وای لە من کرد کە پێشنگایەک بەم شێوازە بکەمەوە بۆ ئەوەی نیشانی بدەم کە فرمێسکەکان بەردەوامە ئەوەی زانیاری تێبێت چالاکیەکانی ترچی لە چی پێکاتەوە ئەوەی زانیاریم هەبێ دوو پێشنگایەکی شێوەکاری هەیە پێشنگاوێکی گۆڕە بە کۆمەڵەکان هەیە ینی سێ پێشنگا تاجە گوڵینە دائەندرێ لەسەر لۆگۆی ئەمونەتی ئەنفال و لەگەڵەوەشا دوای نیوەڕۆ پانێڵ هەیە ئیترم چالەکیانە لێرەش وەوتاری کەسوکاری شەیدان هەیە کەسوکاری شەیدان ئەخێندرێتەوە بەم شێوازە مەراسیمەکە بەڕێوەچێ دەستە خۆش بە کاک جەوهەر سواز بۆ تۆ وەڵای ئەزان ئەمەی کە جۆتانەی بۆمە کاک جەوهەرکانی هەنجیریە کە فۆتۆگرافەرە کە هاتووە بە پێشەنگایەکی فۆتۆگرافی لە مەراسیمی ئەمڕۆدا بەشداریە کات کە هەریەک لە فۆتۆکان هەریەک لە تابلۆکان پێکاتوە لە چیرۆکی کەسێک لە کەسوکاری ئەنفالکراوێک کە چیرۆکی گێڕاوەتەوە لەسەر تابلۆکان ئەچمە لای پارێزەرێک یەکێک لە پارێزەرەکانی کەیسی تاوانی جینۆسایدی ئەنفال کاگارام سڵاوت لێ بێم کاتەوە باش سڵاو لە جەنابتان بەیانیتان باش لە پێشەکی سەری ڕێز و نەوازش لە بەردەم گڵکۆی کەسوکاری سەربەردی ئەنفالکراواندا ئەنوێنین دیارە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی باران سەرۆکی ڕێکخراوی باران بۆ پرسی ئەنفال کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا بە تیراژی 1000 دانە لەلایەن بەڕێز مامۆستا سالاری بازیانەوە چاپ کراوە بۆمان وەکو دیاری ئەبەخشرێتە ئەو میوانە خۆشەویستانەی کە لە یادی 36 ساڵی مەرگەساتی ئەنفال لە سەردانی مۆنومنتی ئەنفالەکەن کاک ئارام ئەکرێت بڵین ئەم چالاکیانە گرنگێکی زۆری هەیە بۆ ئەوەی کە ئەم کەیسە زیاتر بناسێنرێت بە جیهان بناسێنرێت و کارێک بکرێت کە کەسێک نەمێنێت لە تەواوی دنیاە کە نەزانێ ئەنفال چییە کە تاوانێکی زۆر گەورەیە دەرهاق بەگەلی کورد کراوە دیارە ئێمە ئەم هەمووکو کەسوکاری ئەنفال هەمووکو پارێزەر هەمووکو ڕێکخراو بەڕاستی ئەبێ لەو یادە لۆکاڵیانە دەربچین ئیش لەسەر کەیسەکە بکەین بە شێوازێکی دیکۆمنتی بە شێوازێک ئیشی لەسەر بکەین کە نەوەی داهاتوو
بزانێت کەیسی ئەنفال چییە و بە چەند قۆناغ ئەنفال ئەنجام درراوە بۆیە ئێمە زیاتر ئیشەکانمان تاکی دەکەین لەسەر ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بە ئەمساڵەوە 14,000 کتێبمان چاپ کردووە کە بە زمانی عاربی ئینگلیزی و بە زمانی دایک ئیشمان لەسەری کەوت لە ناوەندەکانی ناوخۆی و لە ناوەندە نێودەوڵەتیەکانیشە. دەست خۆش بێ کاگەرم سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بەو چالاکیانی کە ئەمڕۆ ئەنجامەدرێ زۆر بە کورتی ئەچمان لای بەڕێوبەری مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ. سڵاو دەبم. سڵاو لە بەڕێستان. چالاکیەکانی ئەمڕۆ کە ئەنجامەدرێت کا کابیل پێکاتوە لە چی؟ چالاکیەکانی ئەمڕۆمان ئێمە بە وتەی کە سوکاری قوربانیان چالاکیەکان دەست پێ ئەکا دواتر کردنەوەی پێشەنگایەکی شێوەکاران سێ شێوەکارە و دواتر چەند پێشەنگایەکی فۆتۆیی کە ئستبینێن ئیسا لە بەڕێوەبەراتی مۆنومنتی ئەنفال کراوەتەوە و دابشکردنی کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا کە لە نووسینی نووسری گەورەی کورد کاک عارف قوربانیە و دواتر دانانی تاجەگورینە و سەردانیکردنی سەر مەزاری پیرۆزی ئەنفال کراوان ئەمە دەستپێکی مەراسیمی یا 36 ساڵی یادی ئەنفالە و کاتژمێر 2 نیوەڕۆ لە سەرۆکاتی زانکۆی چەرم و بەڕێوەبەراتی مۆنومنتی ئەنفال و سەرۆکاتی زانکۆی چەرم و پانێرێکی زانستی بەڕێوە دەبا و نمایشکردنی فیلمێکی کە یەکێک لە چیرۆکە تراژدەکانی ناو پرۆسی ئەنفالە لەلایەن دەرهێنەر محەممەد سەیدەوە نمایش ئەکرێ ئەمە کار و چالاکیەکانی ئەمڕۆی یادی 6 ساڵەی مەرگەساتی ئەنفالە ڕۆژانی ترش بەردەوام دەبێت. کاکابیل تەنها داواکاری کە سوکاری ئەنفالکراوان گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان گەڕانەوەی ڕووفاتی کە سوکاریانە بۆ خاکی نیشتیمان ئەکرێت بڵین ئەم ساڵ جیاوازە بە هۆکاری ئەوەی کە 172 ڕووفاتی ئەنفالکراو کە لەسەر بڕیار و لەسەر ئەرک و ماندووبوونی خات و شانە زبرای مەحمەد خانمی یەکەمی عێراق گەڕێنرانەتەوە خاکی نیشتیمان ئەکرێت بڵین کەمێک مەراسیمەکە جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە؟ ئەبینی کە سوکاری ئەنفال کراوان ساڵان کە ئاهاتن بۆ یادی ئەنفال یعنی بە گرژی و بە مۆنیەکەوە ئاهاتن و بە تووڕێیەکەوە ئاهاتن هەمیشە یادەکان تونوتیژی لێ ئەکەوتەوە بەڵام لە ساڵانی داهاتوو کە یادی ئەنفال ئەکرایەوە یەکێک لە کەم خاڵ داواکاری کە سوکاری ئەنفال کراوان هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی ئەنفال کراوان بوو خاڵی دووەمیان وەرگرتنی فەحسی DNA بوو خۆشبەختانە خانمی یەکەمی عێراق ئەم دوو خاڵی جێبەجێ کرد بۆ کە سوکاری ئەنفال کراوان و بڕیاریشی داوە بەردەوام بێت خۆ دەزانی خانمی یەکەمی عێراق لە کاتی ناشتنی ڕووفاتی 172 ڕووفاتی پیرۆز کە هێنرایەوە چەمچەماڵ کە سوکاری ئەنفال کراوان بەرەو پیری و ڕۆشتن و سوپاسگوزاریان کرد و سوپاسیان کرد و بەڕێزان لەوێ بڕیاریدا کە دەستبەرداری ئەم کەیسە نەبێت کە تەبەنی ئەم کەیسەکە و تیم دروستکە بۆ ئەوەی هەڵدانەوە و هێنانەوەی ڕووفاتەکان بەردەوام بێ و فەحسی DNA بەردەوام بێ بۆیە ئەبینین کە سوکاری ئەنفال کراوان دوو داواکاری جەوهریان جێبەجێ کراوە و بەردەوام شەبێ ئەو دوو داواکاریە ئەمڕۆ وەک ئەبینی ئێستا بە دواوە ئیتریاد مەراسیمەکەمان دەست پێەکە مەراسیمەکەمان مەراسیمێکی گەورەیە و داواکارێکشمان ئەوەی ئێمە هیچ کە سولایەنێکمان بە فەرمی داوا نەکردووە لەبەر ئەوەی کەیسی ئەنفال بۆ لە ناوبردنی گەلی کورد بوو بۆ هەموو کوردستانی گرتەوە بۆیە داوا لە هەموو کوردستانیانی خۆشەویست لە ڕێی کەناڵەکانەوە کراوە لە سەرۆکایەتیەکانی حکومەتی هەرێم لە وەزیرەکان لە ئیداراتی حکومەتی هەرێمی کوردستان کە بەشدار بن و هاوخەم بن لەگەڵ کە سوکاری ئەنفال کراواندا وەکو بانگشتی ڕسمی هیچ کەسێکمان نەکردو تەنها لە ڕێ ڕاگەاندنەکانەوە نەبێت. دەست خۆش بێت سوپاس بۆ تۆ لە کاتمان گرتی بەڵێ عزیزان ئەوەی کە ئێستای بینین وردە وردە خەڵکیەت و کە سوکاری سەربەرزی شەهیدان و کە سوکاری ئەنفال کراوان دێنە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ بۆ کردنەوەی ئەم یادە 36مین ساڵیادی تاوان و مەرگەسات و جینۆسایدی ئەنفال کە دەرهەق بەگەلی کورد کرا من لە ئێستادا ئەگەڕێمەوە لای هاوکارانم بۆ ستۆدیۆوە لە ماوەکانی داهاتوە ئەگەڕێمەوە لاتان زانیاری زیاترتان پێگەێنم.